بالضبط. اینجا ئێستا ئەمان بۆ نمونە لی نووسراوە دایەت باشە کەسی شەکریشی تایە و ئەسپەرتامیشی تایە. باش ئەگەر یاسای مافی پاراستنی بەکاربەر هەبێت ئەوە دەجیهەتی لەسەر نایرێ بە بێگومان ئێمە بێ یەشێک لەو ڕیگولیشنانە لەو ڕێسا و باڵین یاسایانی کەوا هەمانە لە بواری خۆراکە و کە گرنگجێکی زۆری هەیە بریتێ لە فود لی بڵین ڕگولیشن یان لێسلیشن کە ئەبێ یاسایەکی تایبەتمان هەبێ بەچی بەو لی بڵانەی کەوا لەسەر خۆراکە ئێستا ئەو هەموو لی بڵە هەیە هەنیشی هەر ناخوێنێتەوە هەنیش عەرەبی لی بڵی ناو بازاڕێ وەرە سێرەکەی بە ڕووسی نووسراوە. ئەمە بەخوا مناڵەکانم ئەما خۆنەوە ئەمە درۆ دەلەسەی لەسەرە ئەمە من بەلامەوە سەرنجەکەمان ئەوە بوو کە هەم ئەوەی تێکردووە ئەسپەرتامی تێکردووە دوای ئەوە وەڵا ئایتمەکان ماوەدە حافزەکانیشی تێکردووە بێگومان هەور هەمووی تایەتی ئەمەشە لە عێراقا بەرهەمێکی ناوخۆیەوە ئەسپەرتامی تێکردووە پۆتۆسیۆم ئاسۆ سەلفامی تێکردووە ستراتی سۆدیۆمیشی تێکردووە ستراتی سۆدیۆم بۆ ترشیە ئەمانەی تێکردو مەحەلیات سناعی ئەسپەرتامی تێکردو 250 ئەگەر ئەمە هەنارە بۆچی ترشی سەناعی تێکە لەبەرەوەی ترشیەکەی زیاد بکە لەگەڵ شیرینیەکەیشە تامی خۆشترەکە زۆر هەموو ئەو شەربەتە سەناعیانە هەموو ئەو شەربەتە سەناعیانە کاک ڕەنج حەز دەکەم بینەرانیش بەڕاستی لەوە ئاگادار بن تێگرای ئەو شەربەتە دەستکردانە چ ئەوەی کە هەندێک جار بە خەڵخەڵەتێنەرانە ڕسمی میوەکەی پێوە ئەنێن یاخود پێشێنانێن بێگومان ئاو لیمەندۆزی شەکر ڕەنگ تام لەمانە دروستەکرێت خۆ نەهاتوون میوەکە بگوشن و تەنانە دوای گوشینی میوەکەش مادێکی حافظەی تێبکەن کە بڵێن سەیسڵ ئەمە ئەو میوە ڕاست کێشەکە لەوایە. باشە تۆ هاو نیشتیمانیەکی بەریتانی کە لەوێ بووی ئەم مشکلانەی هەیە کە ئێستێمە باسەکەن ئەو شتانە ئەفرۆشێن بەڵام وەکو کاکە دکتۆرتی مەسلەی فود لی بڵین یاخود لێبڵێدانی خۆراک بە یاسا دانراوە. من لەو پرۆژەی کە تەقدیم کردووە یەکێک لە مادەکان کە زۆر بەتەفسیل لەسەری ڕۆشتوم باسی لێبڵێدانی خۆراکم کردووە. لێبڵێدانی ئەم خەڵەتاندنە هەیە نەخێر بۆ تاک ئەبێت چۆن بێ بۆ جوولە ئەبێت چۆن بێت و ئەبێ بە چ فۆن تێ بنووسرێ و ئەبێت چی لەسەر بنووسرێت.